سڵاو خۆشەویستان، لەوانەیە دووەم لەگەڵتانم لە خولی ڕێوەبردنی ئامانج و هاوکات هەوڵ دەدەین بەشی دووەمیشی بۆ زیاد بکەین، ئەویش بە ڕێوەبردنی کاتە چۆن ئێمە کات بەڕێوە بکەین. وانەی دووەم بە چیرۆکی دەست پێ یەکەم دیارە لە قوتابخانە کاتێک من لە یەکێک لە قوتابخانە نمونەیەکان بووم، خۆی کاتێک کە فێرخواز هات بۆی کە لەو قوتابخانەیە وەربگیرێت لەسەر بنەمای نمرە وەریان دەگرێتنەوە فێرخوازارانی کە نمرەی بەرزیان هەبوو ئیتر کاراسانیان بۆ دەکردن بۆی کە لەو قوتابخانەیە دەوام کرد. زۆر جار کە قوتابی هاتن پێیان دەگوتن تکایە وەرمان بگرن بۆی کە ببینە قوتابێک لەم قوتابخانەیە. بەڕێوەبەریش پرسیاری لێکردم بۆچی تانێ ببنە یەکێک لە قوتابیەکانی قوتابخانە. وانی ژیانوت لەبەرەوەی کە ئێوە خاوەنی مامۆستای زۆر باشن و مامۆستای باشانەی کە لە هەولێر هەن هەمووی لەلای ئێوە دەرزەڵێنەوە. بەڕێوەبەریش بەبێ دوو دڵ یەکسەر ئێوت ئێوە بۆ شوێنێکی هەڵەهاتوون، ئێمە بە باشترین مامۆستایەکانی شەوە توانی تەنها سەدا کاراسانی بۆ فێرخواز بکەین، سەدانەوەتی بەرپرسیارەتەکەی ئەکەوێتە ئەستۆی خۆت. یەکسەر بەشێک لە قوتابیان کە گوێبیستی ئەوە بوون بۆیان نەزانی کە یعنی قوتابخانەی باش و مامۆستای باش بەسە بۆی کە ئەوان ئەگەر سفریش بن دەرەنجامی بەرز بێنن. بەشێکیان ئەوانەی کە ئەترسان و نیان ئەتوانی بەرپرسیارەتی بگرن و ئامانجی خۆیان دیاریکەن و هاوکات ئەو ئامانجانەی کە هەیەە خەوی پێوە ئەدینن بەرپرسیارەتەکان هەڵنەدەگرت و گەڕانەتەوە. بەشێکی تریشیان کە باوەڕێکی تەواویان بە خۆیان هەبوو یان ئێمە ئەتوانینەوە بەرپرسیارەتی هەڵبگرین و باوەڕشمان بە خۆمانێ. تەنانەت باوکی یەکێک لە فێرخوازەکان کە هات بۆ لای بەڕێوەبەر قوتابیەکەشی لەگەڵ بوو، واتە مناڵەکەی لەگەڵ بوو، وتی مامۆستا ساڵی پاربەوەی نالەباری ژینگە یاخود بارودۆخی خێزانیمان کچەکەم نەیتوانیوە دەرەجەی باش بەدەست بێنێ، ئەکرێ ئێوە فرسەتێکی تری پێ بدەنەوە قوتابخانەیە بخوێنێ بۆی کە و ئامانجی هەیە بوو بێتە دی. یەکسەر بەڕێوەبەر پرسیاری دەرەجەی دەکرد، نمرەی دەکرد، نمرەی پارەت چەند بوو؟ فێرخوازەکە وتی من 96م هەبوو. بەڕێوەبەر سەری سوورماوەتی بەڕاستی تۆ پێ دوای ساڵێکی تر و نمرەیەت پێ دێتەوە؟ زۆر دلێرانە فێرخوازەکە وتی مامۆستا من ئەگەر بارودۆخ لە بار بووایە 96 چی هەل دەرەجە نیە، یعنی هەر زۆر زۆر نمرەیەکی کەمە من هێناوە، بەس بارودۆخ لە بار بووایە من بە تەواوی ئامانجەکەی خۆم دەپێکا. کە بەڕێوەبەر گوێی لەم قسانە بۆتی بە دڵنیایە وەردەگرم بەبێ دوو دڵی خۆشحاڵە بین کە ببیتە فێرخوازیەکێک لە قوتابخانەکەمە. لێرە ئەوەی کە گرینگە، مرۆڤ زۆر گرینگە، زۆر پێویستە کە ئامانجەکەی خۆی بە ڕوونی بدینێت، هەر بەڕاستی بزانێت چی ئەوێت، چاوی لەوە نەبێت کە بۆ زۆرجار شکستێکی هێنا بێتە بڵێت تەواو من دەستبەرداریشە دەبوو. بەڵام تۆ سێی کە بە سەدان فێرخواز هەیە خەو بۆ ئەبینێت کە نمرەی 90 بەدەست بێنێ نەک 96. بەڵام ئەوە چونکە ئامانجەکەی ڕوونتر بوو بۆیە یعنی ئامادە نەبوو ساژت لەسەر ئەو کاکە ئەمە سەرکەوتنە، ئەو سەرکەوتنی خۆی دەویست، یعنی پێ ئاسایی بوو کە ساڵێکی تریش بۆی دانیشێتەوە. برای درێسی قسەیەکی ئەڵێ ئەگەر لە یەکێک لە سیمینارەکان یاخود ورکشۆپەکان داوای ئەوم لێ بکەن کە ئەگەر ئامۆژگارییەکیان بکەم یاخود وتارێک پێشکەش بکەم، ئەگەر داوای وتارێکم لێ بکەن بۆ سەرکەوتن ئەوە ئەم ئامۆژگاریە دەڵێم کە ژیانی من و ملیۆنان کەسی گۆڕیوە. ئەوش ئەوەیە کە بەڕوونی بزانە چیت دەوێت و ئامانجەکەت بنووسە و پلان دابڕێشە بۆ بەدەستهێنانی و هەموو ڕۆژێک کار بکە بۆ ئەوەی هەنگاوێک لە ئامانجەکەت نزیک بیتەوە. من بەلای منەوە زۆر گرینگە، یعنی مرۆڤ پێویستە سەرەتا بزانێ هەر بەڕاستی چی دەوێت. گرینگە تۆ زۆر جار پرسیار لە خۆت بکە هەر بەڕاستی من چیم دەوێت، بۆچی دەشێم. مرۆڤە سەرکەوتوەکان بەردەوام پرسیاری گەورە لە خۆیان دەکەن، یعنی پرسیاری گەورەش یعنی یەک لە قسەی گەورە ڕاوێژکارانی بواری دەرونی قسێکی جوانی ئەڵێ مرۆڤ زۆر گرینگە زۆر جار پرسیاری بۆچی لە خۆی بکە، بۆچی من دەژیم، هەر بەڕاستی من بۆچی دروست کراوە، هەر بەڕاستی من دەمەوێت بەرەو کوێ بچم، یعنی پرسیاری بۆچی قولاب لە مێشک دەکاتەوە، وا دەکات مێشکت فراوانتر بێت و ڕاوێژ لەگەڵ خۆت بکەیت. من لە یەکێک لە سیمینارەکانم سەرسامی یەکێک لە فێرخوازەکانم بووم
گفتوگۆی مناقەشەیەکی چەند پرسیاریمان لە یەکتر کرد. یەکسەر بۆ دەستم پێ کردی مامۆستا من ئامانجەکەم زۆر ڕوونە. تو باش من کۆمەڵ پرسیار لە تۆکەم بۆ بە دەردەکەوێت کە تۆ تا چەند ئامانجی تۆ ڕوون و دیار و گەشە. ئەگەر تۆ توانیت وەڵامی هەمووان بدەیتەوە بەڕاستی نمونەیەکی سەرکەوتووی. پرسیارم لێ کردوتم بۆچی ئەخوێنیت؟ قوتابی وەڵامی دامەوەتی بۆ ئەوەی کە نمرەیەکی بەرز بەدەست بێنم. من دووبارە پرسیارم لێ کردوتم بۆچی دەوێت نمرەی بەرز بەدەست بێنی؟ بۆ ئەوەی کە ببم بە یەکێک لە قوتابیەکانی کۆلیژی پزیشکی. منیش بەردەوام وتم بۆچی دەتەوێت ببیتە قوتابی کۆلیژی پزیشکی؟ مامۆستا بۆ ئەوەی کە ئەمە ئامانجی منە. منیش بەردەوام وتم بۆچی ئەمە ئامانجی تۆیە؟ قوتابی وتی ئەمەوێ خزمەتی خەڵک بکەم بۆ داهاتێکی باشیش بۆ خۆم بەدەست بهێنم، چونکە کە خزمەتی خەڵکم کرد ئەوە لایەکی ئینسانی و داهاتیش گرینگە بۆی کە بەیانی من بتوانم داهاتویشی باش بۆ خۆمم هەبێ، بتوانم هاوسەرگیریەکی باش بکەم و هاوکات مناڵێکی باشم هەبن و بتوانم یعنی ئەوەی کە پێویستیانە بۆیان بەدی بهێنم. باشە منیش بەردەوام وتم بۆچی ئەتەوێت خزمەت بە خەڵک بکەیتەوە داهاتێکی باش دەستکەوە؟ قوتابی بۆ ئەوەی کە خێری دنیا و قیامەت بەدەست بهێنم. لە بواری خزمەتی خەڵک وتی من دەبێت خێری دنیا و قیامەت بەدەست بهێنم. بەردەوام بووم منیش وتم باشە هەر بۆچی دەوێت خێری دنیا و قیامەت بەدەست بهێنیت؟ قوتابی وتی بۆ ئەوەی کە خوا لە خۆم ڕازی بکەم، هاوکات خۆشم بسەلمێنم. هەر بەڕاستی یعنی وڵامەکانی 100% وڵامی جوان و دروست بوو، بەڵگە بوو لەسەر ئەوەی کە مرۆڤێکە خاوەنی ئامانجی خۆیەتی لەسەر پێی خۆی ڕاوەستاوە. من یەکسەر لەو کاتە نەزرەیەکم بۆ دروست بووتم ئەوە ئەبێ یەکێک بێ لە قوتابی سەرکەوتوەکانە ساڵی داهاتوو. هەر بەڕاستی جواب بوو، یەکێک بوو لە دەیەکەمەکەی سەر ئاستی هەرێم و هاوکات خەڵەتی ئەوەشی وەرگرت کە یەکێک بۆ لە قوتابی یەکەمەکە. چیکە مرۆڤ زۆر گرینگە بتوانێت ئیش بۆ ئەو کاکە خۆی بسەلمێنێ. یعنی بەشێک لە فێرخوازان ئێستا ئەگەر قسەیان لەگەڵ بکەیت لیان بپرسیار بەڕاستی بۆچی خوێنی وەڵام نەبێ ببم بە دکتۆر یان مهندس بوو، وڵا لەبەرەوەی ناوبانگێکی باشی هەیە. ئێمە ئێستا بە دوای ناوبانگ کاوێ بووین لەبەرەوەی کە مامۆستا داهاتێکی باشی هەیە دکتۆری. ئەمانە تەنها سەیری لایەتی نیاییەکەی دەکەن. ئەمەش یعنی فاکتەرێکی بەرز نییە یعنی بۆی کە تۆ زۆر جار بەردەوامت کا لەسەر سووربوون. یعنی هەر ئەو فێرخوازەیەکە ئەم پرسیارانەم لێ کرد یەکێک لە قسەکانی تری ئەوە بوو کە ئەموت کاتێک کە سار دەبیتەوە لە خوێندن چیەکەی؟ وت مامۆستا بە وێنە ئامانجەکەی خۆم دەدینم، 5 قوڵەکێک دادەنیشم ئاوا بیرەکەم هەر بەڕاستی من بۆچی خوێنم، ڕاست ئینێرژیەکی ترم دێتەوە بەر، یعنی توانایەکی ترم دێتەوە بەر، ئەتوانم چەند کاتژمێرێکی تر بەردەوام ناخوێت. منیش بۆیە ڕوو لە تۆکەم و ئەڵێم تکایە ئەگەر قەڵەم وەرەقەیەکت لە نزیکەوە یاخود ئەگەر نییە هەوڵ بدە قەڵەم وەرەقەیەکت بەدەستەوە بێ، ئەم 6 پرسیارە لە خۆت بکەوە. بەڕاستی من بۆچی هەوڵ دەدەم یان بۆچی کار دەکەم یان بۆچی دەژیەم؟ هەوڵ دە وڵامی ئەمانە بەرەوە هەرچەندە وڵامەکان دڕۆنتر بێت تۆ ئەتوانی زیاتر و بەرچاو ڕوونی تەبێ لەسەر ئاینده و داهاتی خۆت گەشتە بدەیت.